سڵاتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە شاری ڕەواندزین ئەمڕۆ هەڵمەتێکی دارچاندن لەو شارە بەڕێوەچێ دوای ئەوەی ڕێگەی دەواازەی دۆڵی ئاکۆیان کە یەکێکە لەو ڕێگایانەی هەم ڕێگایەکی هاتوچۆی زۆری بەسەرەوەی بە تایبەتی ڕێگەی ئەو گوندانەی دەکەونە دۆڵی ئاکۆیان دوای ئەوەی شارەوانی ڕەواندز ئەو شوێنەی پاک کردەوە چونکە پێشتر پاشماوە و زبڵ و خاشاکێکی زۆر لێرە کۆ ئەکرایەوە فڕێ ئەدرا و دیمەنێکی ناشارستانی بەو شوێنە بەخشی بوو بۆیە شارەوانی ڕەواندز ئەو شوێنەی پاک کردەوە لە ئێستا هەڵمەتێکی دارچاندن بەڕێوە چێ من زانیاری زیاتر لە ئەحمەد قادر قایمقامی قەزای ڕەواندز وەرەگرم بزانین ئەوان وەکو قایمقامیەتی ڕەواندز هەڵمەتی سەوزکردنی ئەو شوێنیان بۆ چمە بەستێکەوە یانەوە چی بکەن کاک ئەحمەد ئەمڕۆ هەڵمەتێکی دارچاندن بەڕێوە ئەچێ تەنها دارچاندنەکێ و یان چیتر پێویستە لێرە بکرێت دیارە لە چوارچێوەی بایەغدان بە ژینگە و سەوزکردنی شوێنە گشتی و شوێنە گشتیەکان ئەمە پێشتر بایەخمان بە ڕێگا سەرەکی بێخاڵداوە چاندنی دار و دروستکردنی کەپری گەشتیاری و لە ئێستاشدا لە سەربودجەی ئیدارە سەربەخۆی سۆران پرۆژەی چاندنی دار لە ڕێگای سەرەکی قەزای ڕەواندز بۆ دۆڵی ئاکۆیان چکە ئامانزمانەکە دەواازە سەرەکیەکان بە چاندنی دار و دروستکردنی کەپری گەشتیاری تێدا ئەنجام بدەین بۆ ئەوەی هەم ژینگەی ئەو شوێنانە بپارێز هەم دەواازەکان هاتنە ژوورەوە بۆ قەزای ڕەواندز ڕازاوەتر و جوانتر بن و لە هەمان کاتدا بشکەینە شوێنەشی گەشتیاری ئەو دەواازانە چونکە ڕەواندز بخۆی شارێکی گەشتیاریە و لە پاڵ کەرتی تایبەت ئێمەش لە ڕێگای خۆمانەوە هەوڵ دەدەین کە بە چاندنی دار بە سەوزکردنی شار بە دروستکردنی پارک و بە هەمان شێوە لە پێچەکانی دەواازەی سەرەکی بۆ ڕەواندز لە سۆرانەوە لە پێچەکانی ڕەواندز بە هەمان شێوە هەڵمەتی دارچەند ئەنجام درراوەوە لە بەرنامەماندا لە داهاتوش دروستکردنی پارک و سەوزکردنی پێچەکان جێبەجێ بکەین بۆیە ئامانجمانە دەواازەکانی هاتنە ژوورەوە بۆ قەزای ڕەواندز بۆ سنتەری قەزای ڕەواندز بە چاندنی دار لە تەنیشتەکانی ڕێگاکە بتوانین ڕازاوەتر بکەین هاتنە ژوورەوە و لە هەمان کاتدا بیکەینە شوێنێکی گەشتیاری. سواز بۆتەوە کاک ئەحمەد قادر قایمقامی قەزای ڕەواندز من بۆ چوونی سەرۆکی شارەوانی ڕەواندزی شوەرەگرم چیایی محەممەد حەسەن لێرەیە کاک چیایی ئەمڕۆ ئەو هەڵمەتی دارچاندنە بەڕێوە چێ وەکو شارەوانی چ ئەرکێکتانەکەوێتە سەرشان بۆ پاراستنی ئەو دارانە و جوانترکردنی ئەم شوێن سەرەتا بە خێراتنتانەکەم ئەمڕۆ لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای ڕەواندز هەڵسان بە ئەنجامدانی نەمام چاندن لەسەر ڕێگای ڕەواندز دۆڵی ئاکۆیان بە مەبەستی دروستکردنی پێشتێنێکی سەوزایی و هەروەها جوانکردنی و دەواازەیە بەرنامە ئێمەوە بیتن پاراستنی ئەو دارانە لە ئەستۆگرن هەروەها ئاودانیشیان تاکو هەر لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران حەوزێکی ئاویش لێرە دروستەکەین و هەوڵ دەدەین کێشەی ئاودانی نەمێنێتن بە سۆندە هەموو لە هەموو بندارەکان ئاویش دابین بکەین و لە دوای ئەوەش لە بەرنامەدایە کەپری گەشتیاری و هەروەها پیادەڕۆیی و کۆشکێکی گەشتیاریش لێرە دروست بکەین و بۆی بتوانین هەم احتیفاز بە شوێنەکە بکەین و هەمیش هەڵی کار لۆ هەندێک گەنجی ڕەواندز بەڕەخسێنین لێرە ئەو نمونەی هاوشەوی ڕێگەی بێخاڵ لێرەش جێبەجێکرێتن بەتاکی دەستا لە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی سۆران خەرێکی دروستکردنی دیزاینن لە ئەو کەپر و ئەو پیادەڕۆیی ئێرانە هەر کە دیزاینەکە تەواو بوو پارە و شتەکانی لۆ تەرخان کرایە دەست بە دروستکردنی ئەکرێتن ئینشاءالله هاوشێوەیە جوانتریش ڕەنگە دەربچیتن ئاشەڵی بەڕەڵا یا ئەوانەی ماڵیشن کە لێرە هاتوو چۆیان هەیە خەڵکی ئەو گەڕەکانە کرێ مەڕ بزنچێلیان هەبێ بۆ ئەمە تەلبەند دەکرێن ئەم دارانە بەتاکید لە بەیانیوە پرۆسەی تەلبەندکردنی دارەکانیش دەست پێەکە ڕەنگە ڕۆژانە حەسە بەو ئیشەیە و وەستا لە بەردەستی ڕات چەندیان خلاص بن ئەوەندە تەلبەندانێن لەو دارانە بەس بەتاکید پرۆژەکە لەگەڵیدا هەموو دارەکان تەلبەند دەکرێن. زۆر سپاس سەرۆکی شارەوانی ڕەواندز بەڵێ بینەرانی زاری کرمانجیەوەی بینیتان ئەوە هەڵمەتێکی دارچاندن و کە دارەکان 132 دارە لە ئەنگسترۆمە جۆری دارەکە بە بەردەوامی و هەمیشە سەوزە و دارە بە چوار وەرزی ساڵ جگەلەوەی وەکو ئەندازیارانی
ئەو سەرپەرشتیارانی ئەو پرۆژێ باسی لێوکەن دارەکان ئەگەری وشک بوونیان 100%ەوەتە ئەو دارانەی کە ئەمڕۆ ئەچێندرێن یەکێکن لەو دارانەی کە بتوانن لەگەڵ ژینگەی شوێنەکە باشتر خۆیان بگونجێنن ئەمە دەواازەی دۆڵی ئاکۆیانە لە سنووری قەزای ڕەواندە زیاتر لەسەر شێوەیەکی گەشتیاری کە لێرە بایەخی پێ ئەدرێتن ئەمڕۆ سەوز دەکرێت.